23 ساڵ بەسەر هێرشە تێرۆرکاریەکانی 11 سەپتەمبەردا تێدەپەڕێت و هێشتاش تێرۆریزم و توندڕەوی ئاینی مەترسین بۆ سەر ئاشتی و سەقامگیری جیهان. یەکەم وتوێژی ڕاستەوخۆی نێوان هەردوو کاندیدی کۆماری و دیموکراتەکان بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا بەڕێوەچوو. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. بەپێی راپۆرتەکانی سەبارەت بە کارکردن لە ئەمریکا و چەند ڕۆژێک پێشتر بڵاوکرانەوە بە پێچەوانەی مانگی حوتی ڕابردووە کە پێشبینی دەکرا کۆمپانیاکان کاری زیاتریان بڕەخساندایە لە مانگی هێژدا، بەڵام وەک راپۆرتەکان دەڵێن کەمتر بوو لەوەی چاوەڕوان دەکرا، هەرچەندە ڕێژەی بێکاری کەمتر بوو لە مانگی حەوت. لە 4 مانگی ڕابردوودا ڕێژەی بێکاری لە بەرزبوونەوەدا بووە، بەڵام وەک لەم راپۆرتەی وەزارەتی کاری ئەمریکادا هاتووە لە مانگی هێژدا دابەزیەوە بۆ ڕێژەی لە 4 و لە 2. لە مانگی هێژدا نزیکەی 142,000 کار لە ئەمریکادا زیادیان کردووە. ئەڵبەت ئەو کارانەی پەیوەندیان بە کشتتوکاڵەوە نییە و ئەمەش ئەو ژمارەیە کە کەمترە لەوەی ئابووری ناسان پێشبینیان دەکرد. ئەم زانیاریە نوێیانەش ئاماژەن بەوەی بانکی یەدەکی فێدراڵی لە ئەمریکا چرای سەوزی بۆ هەڵکراوە تا دەستبکا بە کەمکردنەوەی نرخی سوود لەم مانگی نوێیەدا، و ئەم بانکە گرنگەی ئەمریکاش دەیەوێت گرانی و هەڵاوسانی دارایی کۆنتترۆل بکە، بەڵام بەبێ ئەوەی پاشەکشە لە ڕێژەی هێزی کاردا بکرێ. بەپێی ئەو راپۆرتەی وەزارەتی کار لە ئەمریکا، کۆمپانیاکانی دروستکردنی خانوبەرە و هەروەهاش بواری تەندروستی لە پێشەنگی هەموو بوارەکانی تردا بوون بۆ ڕەخساندنی زەمینەی کاری نوێ و هەروەهاش کرێی کار لە مانگی هێژدا بە بەراورد لەگەڵ مانگەکانی ڕابردووتردا تا ئەندازەیەکی کەم بەرز بۆتەوە. هێشتاش زیادکردنی کرێی کار بە هۆکارێکدا دەنرێ بۆ پشتیوانی لە ئابووری لە ڕوانگەی ئەوەی خەرجیەکانی تاکە کەس زیاتر دەبێت لە بازاڕەکانە و ئەو خەرجیانەش بە 2 لەسەر 3 بزوێنەری ئابووریدا دەنرێ لە ئەمریکادا. ژمارەیە کۆچبەر لە وڵاتی هیندستانەوە دەگەنە وڵاتی پەنەما بەو ئامانجەی لەوێەوە بگەنە ئەمریکا، بەڵام دەسەڵاتدارانی وڵاتەکە دایانجێڕنەوە بۆ هیندستان. وڵاتی پەنەما بۆ یەکەمین جارە کۆچبەران بگەڕێنێتەوە بۆ وڵاتەکانی خۆیان پاش ئەو ڕێکەوتنەی لە نێوان ئەمریکا و پەنەمادا کراوە، و تێچووی گەڕانەوەی کۆچبەرەکان لەسەر ئەمریکایە بەپێی ڕێکەوتنەکەی نێوانیان کە بە مەبەستی ڕێگەگرتنە لەو کۆچبەرانەی دەگەنە ئەوێ و زۆربەی هەرە زۆری جارەکانیش ئەو کۆچبەرانە بەو ئامانجەوەن خۆیان بگەێنە ئەمریکا. میدیای پەنەما لە سەرچاوەکانی دەستگای کۆچبەری پەنەماوە دەڵێن 130 هاوڵاتی هیندستانی گەڕێنراونەتەوە بۆ نیودەڵی. ڕۆجەر موهیکا بەڕێوەبەری دەستگای نیشتیمانی کۆچبەران لە پەنەما دەڵێت زیاتر لە 240,000 کۆچبەر لە ڕێگەمەترسیدارەکەی داڕینەوە گەیشتونەتە پەنەما. ئەو ناوچەیە دەکەوێتە سەر سنووری کۆڵۆمبیا و دەشڵێ لە وەتای ڕاول مۆڵینۆ پۆستی سەرۆکایەتی پەنەمای وەرگرتووە گەیشتنی کۆچبەران بۆ پەنەما بە ڕێژەی لە 30 کەمتر بۆتەوە. تۆڕە تێرۆرکاریەکەی ئەلقاعیدەی ئوسامە بن لادن وڵاتی ئەفغانستانی کردبووە پێگەی سەرەکی خۆی بۆ جموجۆڵ و ئەو هێرشانەی دەیکردن بە هێرشەکانی 11 سەپتەمبەریشەوە. دوا بە دوای ڕوخاندنی ڕژێمی ئەو کاتەی تالیبان لە کابوڵ، ئەلقاعیدە بەرەو لاوازبوون چوو و زۆرێکیش لە سەرکردەکانی کوژران.
بەڵام ئێستا وەک نەتەوە یەکگرتوەکان دەڵێ جارێکی تریش تێرۆریستانی هاوشێوەی ئەلقاعیدە وڵاتی ئەفغانستانیان کردوتەوە بە مۆڵگای خۆیان. جموجۆڵەکانی داعش و ڕێکخراوە تیرۆریستەکانی تر لە ئەفغانستان هێشتا جێگەی نیگەرانی سەرەکین. پێویستە یەکگرتوو بین تا ڕێگە بگیرێت لەوەی ئەفغانستان جارێکی تریش ببێتەوە بە بنکەیەک بۆ تیرۆریستان. هەر ئەفغانستان نییە، بەڵکو ئەو ڕێکخراوە تێرۆریستیانەی کە لقی ڕێکخراوە تێرۆریستیەکەی داعشن لە ناوچەکانی باکووری ڕۆژاوای کیشوەری ئافریکاش جموجۆڵیان هەن و بوونەتە سەرچاوەی مەترسیەکی گەورە. ڕێکخراوە تیرۆریستەکان بەردەوام لە فراوانبووندان لە ناوچەی ساحل لە باکووری ئافریکا و بوونە تامای زیانێکی زۆری گیانی. دوو لەو ڕێکخراوانە کە سەر بە داعشن، دەوڵەتی ئیسلامی لە ڕۆژاوای ئافریکا و دەوڵەتی ئیسلامی لە ساحل، جموجۆڵێکی زۆریان هەن و هەژمونیشیان زۆرە لەو ناوچانەدا و بە ئەندازەیەکیشە کە لە مالیەوە هەتا باکووری نایجیریان بە تەواوەتی لە ژێر دەستدایە. شەڕی جیهانی دژ بە تێرۆریزم و بەرەنگاربوونەوەی تێرۆریزمیش لە ساڵی 2001ەوە نەبوونە تەمایی کۆتایی هێنان بە تێرۆریزم. هەر بۆی شانەتەوە یەکگرتوەکان پێشنیاز و پلانی نوێی هەیە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو تونڕەویەی برە و بە ئایدۆلۆژیای ڕق و چینەدەدا لە جیهاندا. ئەمریکا و بەریتانیاش هاوڕان لەسەر هەبوونی بەنامەڕێژەیەکی نوێ بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی ئەو ئایدۆلۆژیەتە. راپۆرتەکەی سکرتێری گشتی UN ڕێک و ڕەوان دادەنێت بەوەی بەرەنگاربوونەوەی تیرۆریزم پێویستی بە هەوڵی فرەلایەن و بەرفراوانیش هەیە لە دەرەوەی پلانەکانی ئەنجومەنی ئاسایشەوە. دەبێت کۆمەڵگەی نێونەتەوەیی وەبەرهێنان کات لەو پلانەی هەموو کۆمەڵگە دەگرێتەوە و ڕێز لە مافی مرۆڤ و سەروەری یاسا دەگرێت لە پێناو ڕێگەگرتن لە پەرەسەندن و لە ناوبردنی داعش و ڕێکخراوە تیرۆریستەکانی تر. مەترسی داعشی خۆراسان هەروادێ و زیاتر دەبن و لەم چەند مانگەی ڕابردوودا لە ئەفغانستان، پاکستان، ئێران، رووسیا و تورکیاشدا ئەو هێرشانەمان بینی کە کرانە سەر خەڵکی سڤیل. ئەو هێرشانە چەختکردنەوەن لەسەر پێویستی ئەوەی پێکەوە وەک کۆمەڵگەی نێونەتەوەیی داعش لەناو ببین و ڕێبازێکی بابەتیانەمان هەبێت لە سەر شێوازی کارکردنمان و وشکردنی سەرچاوەکانیان و بەرەنگاربوونەوەی پڕۆپاگەندەکانیان. قۆناغی پاش شەڕی سارد دەستبەجێ پاش شێرشە تێرۆرکاریەکانی 11 سەپتەمبەر لە ساڵی 2001دا کۆتایی پێهات. لەو سەر لە بەیانیەدا کە تێرۆریستان فڕۆکەی سیڤیلیان کردە چەکی کۆمەڵکۆژ، جیهانی ڕۆژاوا بە گشتی و ئەمریکا بە تایبەتی کەوتنە شەڕێکی جیهانیەوە دژ بە تێرۆریزم. ئەو کاتە بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک جۆرج دەبلیو بوش شەڕی دژی تێرۆریزمی کردە پرەنسیپێکی سەرەکی لە سیاسەتی دەرەوەیی و ڕێبازی بەرگریکردن لە ئەمریکادا. هێرشە تێرۆرکاریەکانی 11 سەپتەمبەر بۆ سەر باڵەخانەکانی نێوەندی بازرگانی جیهانی لە شاری نیویۆرک و بۆ سەر پەنتاگۆن لە شاری واشنتنی پایتەخت زوو بە زوو بیرکردنەوەی ئەمریکای بردەوە بۆ هێرشەکانی ڕۆژی 7 مانگی 12 ساڵی 1940 ژاپۆن بۆ سەر پێرڵ هاربەر لە هاوایی. ئەوەی زۆرێک لە شیکەرەوەی سیاسی و لەشکری لەسەری کۆکن ئەوەیە کە شەڕی دژی تێرۆریزم شەڕێکی درێژخایەنە بەهۆی سروشتە جۆراوجۆرەکانی ئەو هەڕەشە و مەترسیانەی لە ئارادان. ئەمە بێلەوەی شیکەرەوە کۆکن لەسەر ئەوەی سەرکەوتویی کردە لەشکریەکان لە هەر شوێنێکی جیهاندا بە مانای سەرکەوتنی تەواوەتی نییە بەسەر تێرۆریزمدا. دکتۆر ئەدمۆند غەریب پسپۆڕی سیاسی میوانی ئەم هەفتەیی چاوی واشنتنە. دکتۆر ئەدمۆند یەکێکە لە لێکۆڵەرە باڵەکان لە بواری پەیوەندی نێونەتەوەییەکاندا و لە واشنتنیش بە یەکێک لەسەر چاوپڕ لە زانیاریەکاندا دەنرێ بۆ کاروبارەکانی تایبەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانی عەرەب و خاوەنی چەندان کتێبی گرنگیشە کە هەر یەکەیان وەک سەرچاوەیەکی گەورەدا دەنرێن لە نێوەندە ستراتیژدانەرەکان و لە زانکۆکانیشدا. دکتۆر ئەدمۆند سەرەتا سوپاس و پێزانین بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیارم ئەوەیە 23 ساڵ پاش هێرشەکانی 11 سەپتەمبەر ئەگەر هەیە جارێکی کە لەو جۆرە هێرشانە دووبارە ببنەوە؟
شكرا على الدعوات وبدون شك أن أعتقد أولا لا أحد يعرف ما سپاس بۆ میواندارێکەت و بەبێ هیچ گومانێک لەو بڕوایەدام کە کەس نازانێت دووبارە دەبێتەوە یان نا. بەڵام ئەگەر هەمان ڕەوشی بەر لە هێرشەکانی 11 سەپتەمبەر بێتەوە ئارا لە پەیوەندی بە ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانی ئیسلامیەوە و هەروەهاش سیاسەتەکانی ئەمریکاوە ئەمانە وەها دەکات شیانی ڕوودانەوەیان هەبێت. زۆر گۆڕانکاری هەن کە لە ئەمریکادا ڕویان داوە وەک بایەخدانێکی زیاتر و ئاگاهیەکی زیاتر و هەڵسەنگاندنی زیاتر بۆ ڕێکخراوە تێرۆریستەکان. دەستگا هەواڵگیریەکان توانایەکی زیاتر بەکاردەهێنن لە هەمان کاتیشدا پەرسەندنێکی زۆرمان بینیوە وەک دیفاکتۆ لە پەیوەندی بە و کۆتوبەندانی لەناو ئەمریکادا دانراون و چۆنیەتی سەوداکردنی بەڕێوەبەرایەتیەکانی ئەمریکا لەگەڵ ڕێکخراوە تێرۆریستەکان و ئەو شەڕی بەسەر تیرۆردا ڕاگەیەندرا. هەرچەندە هەندێک جار جیاوازیش هەبووە لەو سیاسەتانی ئەمریکا بەکاری هێناون بۆ بەرسەفدانەوە و بۆ تێگەیشتن لەوەی بۆچی ئەو هێرشانە کراون. وەک لە بیرمانە یەکەم جار دەگوترا ئەوە بەهۆی ڕق و کینەوە بووە لە بەرامبەر ئەمریکا و ئازادی و دیموکراتی. جا لەو بڕوایەدام ئەوانە هۆکاری سەرەکی ئەو ڕووداوانە نەبوون. مع أن هذه لم تكن هي الأسباب الحقيقية وراء هذه الأحداث. کاریگەریەکانی 11 سەپتەمبەر بەسەر هەردوو سیاسەتی دەرەوەی و ناوخۆیی ئەمریکاوە چەند بووە لەم 23 ساڵەدا ئەو کاریگەریانە گۆڕانیان بەسەردا هاتووە. فعلا هذا سؤال وجيه ومهم جدا وذلك لأنه كانت هناك تغييرات جذرية. بەڕاستی ئەمە پرسیارێکی باش و جوانیشە چونکە بەڵێ گۆڕانکاری بنچینەیمان بینی لە کۆمەڵگە و سیاسەتی حکوومەتی ئەمریکاشدا. بۆ نمونە لە کاردانەوەکاندا پێشتر ئەمریکا ئەو جۆرە هێرش و زیانە گیانیانەی نەبووە لەناو خەڵکی سیڤیلدا. ئەلبەت باسم لە پێرڵ هاربەر و باسم لە ڕووداوەکانی شەڕی ناوخۆی ئەمریکا نییە. ئەمریکا لە ڕووی سروشتیەوە پارێزراوە لە ڕۆژ ئاواوە ئۆقیانوسی ئارام و لە ڕۆژهەڵاتیشەوە ئۆقیانوسی ئەتلانتیە. لە باکوورەوە وڵاتی کەنەدا هەیە کە وڵاتێکی دۆست و هاوپەیمانی ئەمریکاشە. لە باشووریش وڵاتی مەکسیکۆ هەیە کە دۆستی ئەمریکایە ئەگەرچی هەندێک کێشەی بچووکیش هەیە لە نێویاندا. 11 سەپتەمبەر کۆمەڵگە و حکوومەتی ئەمریکای هەژان هەر بۆیەشە زۆر لێکەوتەی ناوخۆیی هەبوو لە ڕوانگەی ڕێو شوێنە ئاسایشەکانەوە. پێکێنانی وەزارەتێکی تایبەت بە ئاسایشی ناوخۆ، پەسەندکردنی یاسای دژە تیرۆر یان پەیتریۆت ئاکت کە کۆت و بەند و چاودێریشی خستە سەر نەک هەر خەڵکی بیانی بەڵکو سەر هاوڵاتیانی ئەمریکاییش. ئەمانە بێلەوەی ناوی چەندان کەس خرانە ئەو لیستەی ڕێگەی سەفەرکردنیان بە فڕۆکە لێ قەدەغی بوو. جا بەشێکی تریشی بریتە لە کاردانەوەکانی کۆمەڵگەی ئەمریکایی لەسەر بنچینەی ئەوەی ئەو کاتە باس دەکرا کە ئەوەی ڕووی داوە ڕق و کینەیە بەرامبەر ئەمریکا و بەها ئەمریکایەکانیش. ئەو کاتە تەنانەت ڕوانینێکی تریش هاتە ئاراوە بۆ سەر گەلانی ناوچەکە و چاودێریکی زۆریش خرایە سەر کۆچبەری. بەڵام هەر بەڕاستیش هەندێک بابەتی ئەرێنیش هەبوون لەو کاتەدا. بۆ نمونە خواستێکی زۆر لە ناوگەلی ئەمریکادا دروست بوو تا بزانن ئیسلام چییە و بەها ئەینیەکانی ئیسلام چین. تەنانەت لە یەکەم ساڵی دوای ئەو هێرشانە زۆرێک لە کتێبەکانی تایبەت بە جیهانی ئیسلامی لە کتێبخانەکاندا نەمان. دوای ئەو هێرشانە شەڕمان بینی لەگەڵ ڕێکخراوە تیرۆریستەکاندا. بەڵام شتی دژبەریش ڕوویاندا لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا. لەوانە هێرشکردنە سەر هەندێک ڕژێمی سێکولار و پشتیوانیکردن لە هێزە ئیسلامیەکان دژ بە ڕژێمانە و لە هەمان کاتیشدا شەڕێک هەبوو دژ بە هێزە توندرەوە ئیسلامیەکان. جا لێکەوتەکانی زۆر بوون. بەڵام یەکێک لە شتە جوانەکانی بیرم ناچنەوە ئەوە بوو لە شارێکی باشووری ئەمریکادا ژمارەیەک موسڵمان دەژیان و هۆڵی هۆتێلێکیان بەکرێ گرتبوو تا نوێژی هەینی خۆیانی تێدا بکەن. دوای 11 سەپتەمبەر خاوەنی هۆتێلەکە پێی وتبوون چیدی ڕێگەیان پێ نادات. ئەم بابەتە بەریگوێی قەشەیەک دەکەوێتەوە لە یەکێک لە کڵێسەکاندا و دەچێت بە ئیمامەکەیان دەڵێت بۆچی نایەن لە یەکێک لە هۆڵەکانی کڵێسادا نوێژی هەینی خۆتان بکەن. هەر ئەوەشیان کرد بێلەوە و جوو کریسیانیش هەبوون لە ئەمریکا پارێزگاریان لەو مزگەوتانە دەکرد کە لە ناو وڵاتەکەدا هەڕەشەیان لێ دەکرا.
كان هناك تهديد لها في عدد من المدن الأمريكية في غربها وفي وسطها. پرسیارێکی حەزەکەم لەگەڵ جەنابتا باسی بکەم. ئەلبەت لە 2001 هەتا ئێستا زۆر شت نەگەر لە ئەمریکا لەسەر ئاستی جیهانیش گۆڕانیان بەسەردا هاتووە و ئەو گۆڕانانش پەیوەندیان هەیە بە ئاسایشی نیشتیمانیەوە. بۆ نمونە ململانەی نێوان زلهێزەکان، بۆ نمونە شەڕی ئەلکترۆنی ئەوەی کە بە سیبرانی ناو دێر دەکرێت. ئەمانە چەندە کاریگەریان هەبووە بەسەر ئەو سەنجەی کە خراپە سەر شەڕی دژی تێرۆریزم. أعتقد أن كان هناك ترابط إلى حد ما بين الاثنين. پێم وابێت تا ئەندازەیەک پەیوەندی هەیە لە نێوانیاندا. لە سەرەتادا سەرهەڵدانی ئاڵنگاری بۆ تاک جەمسەری لە دوای داڕمانی یەکێتی سۆڤێتەوە ئەمریکا بەتەنیا هەر خۆی بووە جەمسەری جیهان و زلهێزی هەموو جیهان. وڵاتی چین لەو کاتەدا لەو ئاستەدا نەبوو بکەوێتە ڕکەبەریەوە لەگەڵ ئەمریکادا. هەر بۆیەشە ئەمریکا دەستی کرد بە پێکهێنانی هاوپەیمانێتی و هاوبەشی لەگەڵ وڵاتاندا و گەیشتە ئەوەی لە هەزار ناوچەی جیهاندا بنکەی سەربازی هەبێت. بەشێکی ئەمە پەیوەندی بە شەڕی دژی تیرۆریزمەوە هەبوو و بەشێکی تریشی پەیوەندی بە بەردەوامی ڕێبەرایەتیکردنی جیهانەوە هەبووە. تەنانەت تا ماوەیەکیش بەر لە ئێستا دانپێدانانێکمان نەدەبینی لە ئەمریکادا کە فرەجەمسەرگەرایی خەریکە دروست دەبێت. یەکەم جار ژێنەراڵ میلەر بەر لە 2 ساڵ دانی بە و ڕاستیەدا ناوە. جا بەڕاستی ئەوە خاڵێکی گرنگە کە ئاماژەت پێکرد و زۆریش گرنگە بە تایبەتیش کاتێک باس لە لێکەوتەکانی دەکەین کە جەنگەکانی ئەمریکا یەکێکیانە جا لە عێراق بوو بێت یان لە ئەفغانستان یانیش لەو ململانیەی ئێستا دەیبینین لەگەڵ پەرسەندنی تواناییە تەکنیکەکانی ئەو هێرشە ئەلکترۆنیانەی باست کرد. بێ لەوانش خەرجی زەبەلاحی ئەو شەڕانە و خودی شەڕەکانیش هۆکار بوون بۆ دەرکەوتنی هێزی تر و بکەونە پێشبرکێ لەگەڵ ئەمریکادا. بێگومان تا ئەندازەیەکیش شەڕی ئەفغانستانیش کاریگەری خۆی هەبووە. دکتۆر ئیسلامی سیاسی بەتابەتی مەبەستم لە تونڕەویە لە ئیسلامی سیاسیدا لە فۆرمەکانی وەکو داعشە، قاعیدەیە، لەشکری طیبەیە، ئەبوو سەیافە، بۆکۆ حەرامە، حەقانیەکانی ئەفغانستان و هەتا دوایی ئەمانە بوونەتە مەترسیەکی گەورە لەسەر ئاسایشی تاکە کەس لە کۆمەڵگەکاندا و لەسەر بواری دیموکراسیش لە تەواوی جیهاندا. بە هێزی لەشکری وەکو زۆرێک لەسەرکردە لەشکریەکان خۆیان دەڵێن ئەم تونڕەویە چارەسەر ناکرێت. چ شتێکەیە چارەسەری بکە؟ فعلا هذا سؤال أيضا سؤال مهم جدا. أولا هذه ظاهرة غير عادية وأعتقد أن جزء بەڕاستی ئەمەش پرسیارێکی گرنگە. ئەمە دیاردەیەکی نائاساییە و لەو بڕوایشدام بەشێکی پەیوەندی هەیە بەو ژنگەیەوەی ئەم دیاردەیەی تێدا هاتوۆتە ئاراوە. لە دوای یەکەم شەڕی جیهانەوە بینیمان بزوتنەوە بۆ سربەخۆیی و بزوتنەوە نەتەوەیەکان دروست بوون لە ژمارەیەک وڵاتی ناوچەکەدا. لە هەمان کاتیشدا بزوتنەوەی تریش هەبوون کە بە هۆکاری جودا دروست بوون کە دەشێت پەیوەندیان هەبوو بێت بە سیاسەتەکانی ڕۆژئاواوە وەک ئەو پشتیوانیەی لە ئیسرائیل دەکرا. ئەمە تووڕێیەکی دروست کرد لەناو ئەو بزوتنەوانە و ئەو ڕژێمە نەتەوەیانەدا کە دەکرێت بگوترێت تا ئەندازەیەکیش سێکولار بوون. جا ئەو ڕژێمانە شکستیان هێنا لە چۆنیەتی سەوداکردن لەگەڵ ئیسرائیلدا. زۆربیان شکستیان هێنا لە سەر لە نوێ دروستکردنەوەی کۆمەڵگەکانیاندا لەسەر بنچینەی دیموکراتی و کرانەوە. لەوانەیە هەندێکیان بەرەو پێشچوونیان هەبوو بێت بەڵام زۆربیان ڕژێمی خۆسەپێنن. ئەمانە وەهایان کرد کە بیر لەوە بکرێتەوە ڕوانینی نێو میکانیزم و سەرکردەی نوێ پێویست بن بۆ بەرەنگاربوونەوەی ئەو ئاڵنگاریانەی کە لە ڕۆژئاواوە ڕوبەڕوویان دەبێتەوە. تەنانەت ئیسلامی سیاسی لە شەستەکانی سەدەی ڕابردوودا بیرکردنەوەیەکی جیاوازی هەبوو و هەندێکیشیان بڕوایان بە
سۆشیالیزم هەبووە و باسییان لە دادوەری کۆمەڵایەتی دەکرد و هەندێکیان داوای جیهادیان دەکرد دژ بە ئیسرائیل، بەڵام دواتر ئەوانش گۆڕان و ئاین زیاتر بۆ مەبەستی سیاسی بەکاردەهێنرا وەک لەوەی بۆ مەبەستی ئاینی بەکاربهێنرێت. لە بیریشمان نەچێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هێشتاش ئاین کاریگەریەکی بەهێزی هەیە و ئەوەش یارمەتی دەربووە وڵاتانی ڕۆژئاواش سیاسەتێکی دوو سەرەیان بەکارهێنا. لەلایەک هەوڵی ڕووخاندنی ئەو ڕژێمانەیان دەدا کە هاوپەیمانی سۆڤێت بوون یان بووبوونە مەترسی بۆ سەر ئیسرائیل، لە هەمان کاتیشدا دەستکرا بوو بە پەیوەندیکردن بە لایەنە ئیسلامیەکانیشەوە. جا ئەگەر ئەو ڕژێم و لایەنە ئاینیانە ئامادە بوونایە بۆ دانپێدانان بە ئیسرائیل و هاوکاریکردنی ئەمریکا لە ڕووی هەواڵگیری و لەشکریشەوە، ئەوە پێشوازیان لێ دەکرا و ئەگەریش وەها بواە ئەوە دەشێت بیرکردنەوەکە بەو ئاراستەیەدا بواە کە ئیسلامی میانڕە و دەبێتە چارەسەر. جامن لەسەر پرسی ئیسلامی میانڕە و دەگەڕێمەوە بۆلات. تۆڕە تێرۆریستیەکەی داعش و لقەکانی داعش بەردەوامن لە هەوڵدان بۆ ڕاکێشانی خەڵک لە برەودانیشدان بە تواناییە داراییەکانی خۆیان وێڕای ئەوەی بەشێکی زۆری کۆمەڵگەی نێونەتەوەیی بەرەنگاری ئەو هەوڵانەیان دەبێتەوە بۆ تونڕەوی بە هەموو فۆرمەکانیەوە ڕەت دەکاتەوە. داعش لە خوراسان لەم 6 مانگەی ڕابردوودا پەرەی داوە بە بواری دارایی و توانایە لۆژیستیەکانی لەوانە بەکارهێنانی ئەو هاوڵاتی ئەفغانی و ئاسیاییانەی لە دەرەوەی وڵاتەکانیان دەژین هەتا پشتیوانیان بەدەست بهێنن. هەروەها هەوڵەکانی خۆشی چڕ کردووەتەوە بۆ ناونووسکردنی خەڵک. ئەو مەترسیە هەڕەشە ئامێزانەی داعش و لقەکانی هەر تەنها سنووردار نییە بە ئەفغانستان و باکووری ڕۆژاوای ئافریکا، بەڵکو وەک نەتەوە یەکگرتوەکانیش جەختی لێ دەکاتەوە ئەو جۆرە مەترسی و هەڕەشەیە کە جیهانی ئەو ڕۆناسە قامگیر دەکات و دەشێت پێکەوە ژیانی ئاشتیانەش تێک بدات. لە شوێنەکانی تریش ئاستی ئەو مەترسیەی داعش و داعش لە خوراسان هێناویانەتە ئاراوە و هەیان کردووە ئاستی مەترسیەکانیش لە ئەوروپادا زیاتر ببن. ئەو ڕێکخراوە تیرۆریستیانە بە گەورەترین هەڕەشە و مەترسی دەرەکی دادەنرێن لە ئەوروپادا. ئەمریکا دوو تەوەری دەستنیشان کردووە لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکاندا و بەکارهێنانی میکانیزمە ئاسایشیەکان یەکێکیانە. جێبەجێکردنی یاسای تۆکمە و بەرسەری بەرفراوانی هێزە ئاسایشەکان دوو بابەتی سەرەکین بۆ ڕێگەگرتن و لە ناوبردننی تیرۆر و توندڕەوی تونند و تیژ ئامێز. هەر لەم ڕوانگەیەشەوە ئەمریکا پێشوازی لە پەسەندکردنی بڕیاری 2734 کرد کە سیستەمی سەپاندنی سزاکانی نەتەوە یەکگرتوەکانی درێژ کردەوە بە بڕیاری 1267. قەیرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هێرشە موشەکیەکانی میلیشیا لە یاسا دەرچووەکان کە هەندێکیان لەو لیستی تێرۆریزمی کۆمەڵگەی نێونەتەوەییەدان و وەک بەریتانیا دەڵێ بەشێکن لە هۆکارە سەرەکیەکانی جم و جۆڵە زۆرەکانی ڕێکخراوە تێرۆریستیەکان. هێرشکردنە سەر بنکە لەشکریەکان لە عێراق دەبنەمای هەروادێ و زیادبوونی پشێوی و ئاڵۆزیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا خۆکارن بۆ درێژەدان بە ناسەقامگیری و مەترسی کەوتنە سەر توانایی عێراق و هاوپەیمانەتی بۆ بەرەنگاربوونەوەی داعش. هەر بۆیەش دەبێت هەوڵی بە کۆمەڵ بدرێت بۆ نزمکردنی ئاستی بەرزبوونەوەی ئاڵۆزیەکان و داواش دەکەین کاری پێکەوەی بکرێت بۆ نەهێشتنی ئەم مەترسیانە. دکتۆر لە بەشی پێشووە بەس لە ئیسلامی میانڕەو کرد، بەڵام ئێستاش پرسیارە گەورەکە بە تایبەتی کاتێک کە دێتە سەرباسی ئیسلامی میانڕەو ئەوەیە ئیسلامی میانڕەو دەتوانێت ببێتە ڕێگر لە بەردەم ئیسلامیە توندڕەوەکانە؟ هذا سؤال وجيه فعلا جدا وذلك لأنه بەڕاستی ئەمە پرسیارێکی دروستە، چونکە زۆر کەس پشت دەبەستن بەوەی تۆ کەیت و پاشخانە مێژوویەکەت چییە؟ بۆ نمونە ئەگەر بڕوانینە وڵاتێکی وەک مالیزیا، حکومەتەکانی مالیزیا ڕوانینێکی میانڕەوانەی ئیسلامیان هەیە و بڕوایشیان بە پێکەوە ژیانی ئاشتیانە هەیە لەگەڵ بوودایی و هیندۆسەکانی لەوێ دەژین.
لەوانەیە توندڕەوی هەبێت بەڵام لایەنی توندرە و نابینن وەک ئەوەی لە پاکستان یان ئەفغانستان یانیش لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یانیش لە ناوچەکانی ئەفریقا هەن. توندڕەوان وەها بیر دەکەنەوە کە ئاین و بەهاکانیان هێشتا لەژێر هەڕەشە و مەترسیەکانی ڕۆژ ئاوادان و بەکارهێنانی هێز بە باشترین ڕێگەدا دەنێن بۆ بەرەنگاربوونەوەی ئەو مەترسیانەی ڕوبەڕوویان دەبێتەوە. جا ئەو بەکارهێنانی هێزە هەر مەرج نییە بەرامبەر ڕۆژ ئاوا بێت، دەشێت بەرامبەر کەمایەتیەکانیش بێت وەک ئەوەی لە عێراق بینیمان و توندڕەوان چۆن هێرشیان کردە سەر ئێزیدیەکان. بەداخەوە هێشتاش هێزگەرێکی توندرە و هەن کە بڕوایان بە بەکارهێنانی میکانیزمی هێز هەیە دژ بەوەی بە مەترسی دەبینن بۆ سەر ئاین و بەهاکانیان. لەو بڕوایەدام بە تێپەڕبوونی کات گۆڕانکاری دەبینین و دەشبێت چاوەڕوان بین بزانین ئایا ئیسلامی میانڕە و دەتوانێت بەو کارە هەڵسێت یاننا. ئەگەر لە ئەزمموی هەندێک وڵات بڕوانین بۆ نمونە لە باکووری ئەفریقا ململانەی جەزائیر کە نزیکەی 250,000 کەسی تێدا کوژرا لە هێزە توندرەوە ئیسلامیەکان و لایەنەکانی تریش، یان ئەگەر سەیری وڵاتی تونس بکەین کە بۆ وڵاتێکی سێکولاری کراوەدا دەندێت، بەڵام دروستبوونی هەندێک جموجۆڵی توندرەویشمان بینی لە تونسدا. بڕقێبە سندیکای تایبەت بە کرێکارانی دامەزاند و هیچ هەڵوێستی ئاینیان نەبوو، بەڵکو نیشتیمانیانە بوون. ئەو ئازادیانەی بۆ ژنان ڕەخسا بوون و زۆر شتی تریش وەهایان کرد توندڕەوی نەتوانێت گەشە بکات و ژینگە بۆ خۆی بڕەخسێنێت. نساء في تونس ينزلن إلى الشوارع. تونس ئەزمونێکی تەواو جیاواز بوو. من بەداخەوە دکتۆر ڕۆ و کۆتایی بەرنامەکەمە ڕۆم لە بەشی یەکەمە ئاماژە و بە یاسای دژە تێرۆر کرد لە ئەمریکایە The Patriot Act. ئەم جۆرە یاسایە لە زۆر وڵاتە بەکارهێنرا یاخو پەسەند کرا لە پەرلەمانەکاندا، بەڵام بەکارهێنانەکانی جیاواز بوو. ئەمەش وەکو زۆرێک لە شیکەرەوە دەڵێن ینی دەشێت دەرفەتێکی بۆ توندڕەوی ئاینی ڕەخسان بێ نەک بەرەنگاربوونەوەی، چونکە ئەو یاسایە بۆ نمونە لە وڵاتێکی وەکو تورکیادا یاسای دژە تێرۆر بەکارهێنەیە بۆ لێدانی نەیارەکان، نەک بۆ ئەو مەبەستەی کە یاساکەی بۆ پەسەند کراوە. لەسەر ئەمە چیڵی؟ هي الاثنين معا. من ناحية في الولايات المتحدة وسع سلطات المراقبة. هەردووکیان ڕاستە. لە ئەمریکا دەسەڵاتی چاودێریکردن فراوان کرا. هەندێک شتی تر هەبوون لەگەڵ باری باوی ئەمریکاییدا نەدەگونجایان بەشێک نەبوو لێ، چونکە ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەوانی لە ئەمریکادا مێژوویەکی دێرینی هەیە. سەرۆک تۆماس جەفەرسن بەردەوام ڕستەیەکی دەگوتەوە، لەگەڵ ئەوەشدا کە میدیا زۆر هێرشی دەکردە سەر، دەیگوت ئەگەر بژاردەم هەبێت لە نێوان ژیانکردن لە وڵاتێکدا کە حکومەتی هەبێت و ڕۆژنەماوانی نەبێت، یان وڵاتێک ڕۆژنەماوانی هەبێت و حکومەتی نەبێت، ئەوە ئەو وڵاتەیان هەڵدەبژێرم کە ڕۆژنەماوانی تێدایە. بەڵام مەخابن ئەو ڕۆژ هەندێک دیاردە دەبینین لەوانە چۆنیەتی سەوداکردن لەگەڵ خۆپیشاندەران. ئەمانە جارێکی تر پرسیاری نوێیان هێناوەتە ئاراوە. بەڵام وەک تۆش باست کرد هەندێک وڵات بە تورکیاشەوە سنوورەکانی بەکارهێنانی ئەو یاسایانەیان بەزاندووە، چونکە ڕژێمی تاکەکەس و سەرکوتکارن. ئەڵبەت لە هەمان کاتدا ڕێکخراوە توندڕەوەکان ئەو جۆرە میکانیزمانی حکومەتەکان دژیان بەکاری دەهێنن، جارێکی تر بەکاری دەهێننەوە و دەیکەنە بابەتێک بۆ مشتومڕەکانیان و دەڵێن فەرمون سیرکەن. ئایا ئەوە دیموکراتیەتە؟ ئایا ئەوە ئازادی ڕادەربڕینە؟ یان دەڵێن بۆچی سیاسەتی بانێکە و دوو هەوا بەکاردەهێنرێت؟ جا ئەو توندڕەوانش ئەو شتانە بەکاردەهێنن بۆ بەرژەوەندی خۆیان و پڕکردنی لایەن گرەکانیان. لتحقيق أهدافهم ولتعبئة أنصارهم. دکتۆر ڕۆدمان سوپاس و پێزانینێکی زۆر بۆ شرۆڤەکانت. خۆشەویستان ناوبڕێک و دەگەڕێینەوە لاتان.
دۆسەی ئابووری لە هەڵبژاردنەکەی ئەم ساڵی سەرۆکایەتی ئەمریکادا بابەتێکی ئەجگار گرنگە و لە هەموو هەڵبژاردنەکانیشدا ئەگەر فاکتەری یەکەمی هەڵبژاردن نەبوو بێ ئەوە بە دڵنیاییەوە یەکێک بووە لە فاکتەرە هەرە سەرەکیەکان. کاملا هێرس کاندیدی دیموکراتەکان و دانەڵد ترامپ کاندیدی کۆماریەکان بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا هێندەی توانی بێتیان لە هەڵمەتەکانی هەڵبژاردنیاندا ئاماژەیان بە پرۆژە ئابووریەکانی خۆیان کردووە. وەبەرهێنان و گەشە پێدانی کارداریە بچووکەکان یەکێک دەبێت لە ئەرکە سەرەکیەکانم. ئەوەی ڕایدەگەێنم بریتە لە متمانەی باش بۆ کۆمپانیەکانی کارداری بچووک کە دەست پێ دەکەن. نیوەی هاوڵاتیانی ئەمریکایی یان خاوەنی کارداری بچووکن یانیش بەڕێوەی دەبن و کاری تێدا دەکەن. ئێمە بیر دەکەینەوە لە بەهێزکردنی ئابووری وڵاتەکەمان. ئەمە بێنەوە بەرهێنان لە خواست و خەونەکانماندا و ئەوەی مەبەستمە وەبەرهێنانە لەم خواستانەی هەتانە. کاملا هێرس و دانەڵد ترامپ درەنگانێکی ڕۆژی سێشەممە یەکەم وتوێژی ڕاستەوخۆ ڕوبەڕوویان کرد وەک چاوەڕوان دەکرا بابەتی ئابووری یەکەم پرسیاری میواندارەکان بوو. هێرۆ زەنگەنە لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی چاوی واشنگتنە. هێرۆ سپاس بۆ ئامادەبوونە هەروەکو بینیشمان لە وتوێژە ڕاستەوخۆ ڕوبەڕووەکەدا یەکەم پرسیار لەسەر ئابووری بوو. کاندیدەکان هیچی نوێیان پێ بوو بە بەراورد لەگەڵ ئەوەی پێشتر باسییان دەکرد. بەڵێ نەک هەر ئەوە ئەو شتانە بوو زیاتر کە پێشتر ئاماژەیان پێکرده بوو. بۆ نمونە کاملا هێرز یەکەم ئەو پرسیارە یەکەم جار ڕوبەڕووی کاملا هێرز کرایەوە ئەو باسی لە پلانی ئابووری خۆی کرد بەڵام نەک بە وردی کە بزانێت چۆن ئەو پلانە جێبەجێەکە بەڵام بە شێوەیەکی چۆنەڵی ڕووکەش باسی لە پلانی ئابووری خۆی کرد باسی لەوە کرد کە هاوکاری زیاتر سەرنجی لە کارداری بچووکەکانە سەرنجی خستە سەر کارداری بچووک و باسی ئەزمموی خۆی کرد کە لەلایەن کەسێکەوە بەخێو کراوە خاوەن کارداریەکی بچووک بووە زیاتر هەوڵیەدا لەگەڵ خەڵکی ئەمریکا چۆنەڵی قسە لەگەڵ خەڵکی ئەمریکا بکات و پێیان بڵێ کە وەکو ئێوە منیش یعنی بە هەمان ئەزمونە تێپەڕ بووم وتی نزیکەی $50,000 لە 5 بۆ $50,000 با بڵین لە باجی ساڵانە خۆش ئەبێت بۆ ئەو کەسانی کە دەست بە کارداری بچووکەکانەکەن و هەروەها یەکێک لە شتەکانی تریش کە ئاماژەی پێکرد تەرخانکردنی $25,000 بوو بۆ ئەو کەسانی کە یەکەم جارن خانوو ئەکڕن و کەمکردنەوەی باج باسی ئەم شتانی کرد و هەروەها هەر لەوەیە هێرشەکانی دەست پێکرد بۆ سەر دانەڵد ترامپ وتی تەنها باج لەسەر دەوڵەمەنەکان کەمەکاتەوە لە بەرامبەریشدا دانەڵد ترامپیش یعنی بە وردی ئەویش باسی لە پلانی ئابووری وردی نەکرد وتی هەر ئەوەیە کە پێشتر ئاماژەی پێکردووە بەڵام ئاماژەی بۆ کرد کە باج کەمەکاتەوە ئەمە شتێک باج لەسەر با بڵین چینی مامناوەن زیاد ناکە ئەوتۆمەتیکە با بڵین کاملا هێرز ئاماژەی باج ئەوتی باجی گومرک زیادەکە بەڵام ئاماژەی دیموکراتەکانی ژەوەیە زیادکردنی باجی گومرک لە دوجار ئەبێتەوە سەر ئەوەی کە ئەمریکایەکان نرخێکی زیاتر بدەن بەشتومەکە ئەڵبەت هێرۆ بێ لە ئابووریەکە بابەتی کۆچبەریش ینی مشتومڕێکی زۆری ناوەن لە نێوان هەردوو کاندیدا ینی تەنانەت هەردووشیان پێم وابێ هاوڕابوون لەسەرەوەی لە کۆنگرێسیشدا ناتوانن هاوڕاییەک دروست بکەن. بەڵێن بابەتی کۆچبەری هەروەکو ئاماژەت پێکرد یەکێک بوو لەو بابەتانەی ینی هەر لە سەرتاوە چۆن ئەڵەی زیاتر ئەیانویست شتەکە بەرنەوە سەر بابەتی کۆچبەری بۆ نمونە کاملا هێرس ترامپ کاملا هێرس و دیموکراتەکانی تۆمەتبارە کرد بەوەی کە سنوورەکانیان کردوتەوە بۆ کۆچبەرانی نایاسایی بە قسەکانی ترامپ ئەو کۆچبەرانی کە چۆنەڵی بە شێوەیەکی نایاسایی دێن ئەمانە باندن تاوانبارن کۆمەڵێک لەم تۆمەتانی خستە ڕوو و با بڵین کاملا هێرسیش باسی لەوە ئەکرد کە با بڵین هەوڵ ئەدا سنوورەکان تون بکە ئاسایشی زیاتر دابنێ بەڵام کۆچبەری یاسایی بێنە ناو وڵاتەوە لە هەمان کاتە ترامپ ئاماژەی بۆوا کرد کە هەڵمەتێکی گێڕانەوەی کۆچبەرەکان ئەوانی کە بە نایاسایی هاتوونەتە وڵاتەوە ئەم هەڵمەتە بەڕێوە دەبات یعنی لەسەر بابەتی کۆچبەری مشتومڕێکی زۆر کرا چونکە ئەمەش یەکێکە لەو بابەتانی کە ئەبەسترێتەوە بە ڕێژەی تاوانکاری لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ڕێژەی بێکاری لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا چونکە چەند جارێک ترامپ ئاماژەی بەوە کرد کە ئەمانن ئەو خەڵکانی کە دێنە ئێرە کارەکانی خەڵکی ئەمریکا داگیر ئەکەن بەڵێ بۆ خۆیان ئەمە بێژگەلەوە لەسەر دۆسەی منداڵ لە باربردنی جیاوازیەکی زۆر
کەوتە نێوانیانەوە. بەڵێن ئێمە ئازاین بابەتی منداڵ لەباربردن ئەوە جیاوازێکی گەورەی نێوان دیموکراتەکان و کۆمارەکانە یا بڵێن لیبراڵەکان و پارێزکارەکان ئەمە جیاوازێکی گەورەی و هەر هەمیشە هەبووە بابەتی منداڵ لەباربردن بەڵام لەم هەڵبژاردنەدا لەم هەڵبژاردنەیەدا لەبەرەوەی بابەتی یاسای ڕۆڤی وێید کە لەباربردنی منداڵ بە شێوەیەکی یاسایی لەلایەن با بڵێن یاسای فیدراڵیەوە مسۆگەر کرابوو بەڵام لە سەردەمی ترامپا ئەم یاسایە هەڵوەشایەوە و ئێستا باس لەوە ئەکرێت کە یاسای ڕۆڤی وێید جارێکی تر جێگیر بکرێتەوە کە کاملا هێرس زۆر پشتیوانی لەو یاسایە ئەکات و ترامپ دیموکراتەکان ترامپ بە تۆمەتبارەکەن بەوەی کە با بڵێن دادگای باڵای بەکاری هێناوە بۆ نەهێشتنی ئەم یاسایە و ترامپیش ئەڵێ یاساکە گەڕاوەتەوە بۆ ویلایەتەکان کە ویلایەتەکان خۆیان ئەبێ بڕیار لەسەر ئەمە بدەن بەڵام کاملا هێرس سوور بوو لەسەر ئەوەی کە ئەوە ناگەێنێ کاتێک کە کەسێک دەستدرێژی کرابێتە سەری بێوێ مناڵەکەی لەبار بەرێ پێویست بکات کە خۆی باری ئابووریان باش نییە خێزانەکانی ئەمریکا بارگرانێکی ئابووری زۆریان لەسەر ڕای ئەوەش بچێت بۆ ویلایەتێکی تر مەسرەفی ئەوە بکاو بچێت بۆ ویلایەتێکی تر لەوێ مناڵەکە لەبار بەرێ و بە هەمان شێوەش ئێمە ئەزانین لە زۆربەی حاڵەتەکانە بیمەی تەندروستیش ئەمە ناگرێتەوە ئەمە بابەتێکی زۆر مشتومڕێکی زۆر کرا لە هەمان کاتیشە ترامپ چەند جارێک ئاماژەی بەوە کرد دیموکراتەکانی تۆمەتبار کرد یاخود بە کاملا هێرسی وت ئێوە لەگەڵ ئەوەیان کە تەنانەت مناڵەکە ئەگەر لە نۆمانگی شابێ لەباری بەرن کە کاملا هێرس وتی شتیوانی هیچ دایکێک نایەوە مناڵێک ئەوەندا هەڵی گرت بێ و دوایی لەباری بەرێ سیاسەتی دەرەوەی ژەکرێ بڵێم بەشێک بوو لەو وتوێژە ڕاستەوخۆ ڕوبەڕووی کردیان ئۆکراین شەڕی غەزە ئەفغانستان ئێران ناتۆ ئەوروپا ئەمانش لەگەڵ ئەوەشا کە جیاوازێکی ڕوانینی زۆریشیان هەبوو. بەڵێ بێگومان زۆر باسی ئەو شتانەکرا لە هەموو شتەکانیشا جیاوازی ڕوانینیان هەبوو لەسەریان بۆ نمونە لەسەر ئێران ینی ترامپ ئەیوت ئێمە ئێوە واتان کرد کە ئێران ینی هەستی ئەکرد کە خۆی کارێکی کردبوو سەرچاوەدارایەکانی ئێران ڕاگرێ بەڵام دیموکراتەکان جارێکی تر وایان کردەوە کە ئێران دەسەڵاتی هەبێتەوە و هەروەها باسی شەڕی غەزە کرا لەوەش جیاوازێکی ڕوانینی زۆر هەبوو هەرچەندە هەردووکیان کەسیان ئەوە نەبوون کە بڵێن دژی لایەنێک بن کاملا هێرس سوور بوو لەسەر ئەوەی کە هەرچەندە ترامپ وتی تۆ ڕقت لە ئیسرائیلە بەڵام کاملا هێرس سوور بوو لەسەر ئەوەی کە ئاسایشی ئیسرائیل گرنگە بەڵام لە هەمان کاتیشە ڕوانینی جیاوازیانە بوو لە چۆنێتی با بڵێن بەڕێوەچوونی شەڕەکە و هەروەها جەختێکی زۆر لە ئۆکرانیا کرایەوە بڵێن لە شەڕی ئۆکرانیا ینی وەکو بینیمان کاملا هێرس هەموو جارێک ئەهاتەوە سەر ئەوەی کە ئەوەی ئەکرد کە ئەگەر تۆ ڕوانینت چۆن ئەبوو چەند جارێکی ژیانی پێشکەشکارەکانیش ئەوانیش پرسیاریان لە ترامپ کرد ئایا تۆ دژی پوتن ئەبووی ئەوتی من ئەم شەڕەم نەئەهێش ببێ من بم نایڵم ئەم شەڕە کۆتایی پێنم بەڵام ئاماژەی بەوە نەکرد کە چۆن کۆتایی بە شەڕەکە ئەهێنێ بەڵام چەند جارێک گوتی کە کۆتایی بە شەڕەکە ئەهێنم لە هەمان کاتە کاملا هێرس ئاماژەی بەوە کرد کە ئەگەر بێدەنگ بین لە ئەگەر ئۆکرانیا سەرکەوتن بەدەست نهێنێ ئەوە پوتن ئەمجا ئەڕوا بەرەو پۆڵەندا زۆر جەختی لەوە کردەوە ئەمجا چاوی لە وڵاتانی تریشە ئەمەش یعنی ئەمەش چۆنەڵێ مشتومڕێکی زۆر گەرمیش لێرەیە زۆر ماون بابەتیش زۆر ماوە لەسەر ئەو دیبیتە ینی قسەی لەسەر بکەین ئەم دیبیتە کە کرا لە ستانی پەنسیلڤانیا بوو چ شتێکی سەرنجڕاکێشی تیا بوو بۆستانی پەنسیلڤانیا خۆ دەزانی یەکێکە لە ستانە یەکلاکەرەوەکان پەنسیلڤانیا یەکێکە لە ستانە یەکلاکەرەوەکان و بڵێن بەڕای من کاملا هێرس جەختێکی زۆری یانی ئەکردەوە سەر ئەوەی کە بۆ دەنگدەرانی پەنسیلڤانیا قسە بکە بۆ نمونە چەند جارێک ئاماژەی بە پۆڵەندا کرد ئێمە ئەزانین ینی ستانی پەنسیلڤانیا نزیکەی 800,000 با بڵێن دەنگدەری ئەمریکای پۆڵەندی لەوەیە ئەم باسی لە مەترسی شەڕی ئۆکرانیا بۆ سەر ئاسایشی پۆڵەندا کرد ژمارەیەکی زۆر لە با بڵێن وەکو ئاماژەم پێکرد ئەمریکایی پۆڵەندایی لەوێن ئەگەر کاملا هێرس قەناعەتی بە هەندێک لەوانش کردبێ بە دبیتەکەی دەنگی پێ بدەن بەهۆی ئەو دبیتە ڕێژەی پەسەندکردنی لە پەنسیلڤانیا زیادەکات شتێکی تریش مەسەلەی سەرچاوە سروشتیەکان بوو کە پێشتر دژی و بەرهێنانی سەرچاوە سروشتیەکان بوو کە ترامپیش پێیوت پێشتر دژی ئەوە بووی و پرسیاریشیان لێ کرد لەسەر ئەوە بەڵام ئێستا ڕوانینی خۆی گۆڕی بوو لەسەر ئەوە ئەمەش لەبەر ئەوەی دەرهێنانی ئەم سەرچاوە سروشتیانە لە پەنسیلڤانیا بەشێکی گەورەیە لە ئابووری پەنسیلڤانیا زۆر بە کورتی
ڕاوەرگرتنەکان کاردانەوەکان لە دوای دیبیتەکە بەڵێن کاردانەوەکان لە دوای دیبیتەکە تەنانەت کۆماریەکانیش کە قسەیان کردووە یعنی دان بەوەیە ئەنێن کاملا هێرس با بڵین زاڵ بووە لە دیبیتەکەیە زیاترەوە بۆ بەڵام لەگەڵ ئەوەشە ABC تەلەڤیزیۆنی ABC تۆمەتبارەکەن بەوەی کە لایەنگریان کردووە ئەمەش بابەتێکی کە کۆماریەکان باسی سوپاس دەکەم بۆ بەشداریەکەت. ئەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆشم بەڵێن ساڵح بەسەر بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڵی.